جنایەتە جەنگیەکانی ئیسرائیل غەزەی تا لێواری کارەساتێکی مرۆیی بردووە. لە پەنجەمین ڕۆژی شەڕی نێوان ئیسلامیەکانی فەلەستین و دەوڵەتی ئیسرائیلدا بردومانە یەک لە دوای یەکەکانی کەرتی غەزە لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە ئەو ناوچەی کردووە بە وێرانە. لە ئەنجامی بردومانەکاندا سەدان منداڵ و پیر و لاو گیانیان لەدەستداوە و هەزاران کەسیش بریندار بوو. حکوومەتی ئیسرائیل کارەبای کەرتی غەزەی بە تەواوی بڕیوە و ناردنی کەلوپەل و دەرمانی پێویستی بۆ ئەو ناوچەیە ڕاگرتووە. بە وتەی ئەمینداری گشتی نەتەوەی گرتووەکان ئیسرائیل سیاسەتی سزادانی بە کۆمەڵی خەڵکی غەزەی گرتووەتە بەر. ستەم لەسەر خەڵکی فلەستین مێژوویەکی 70 ساڵەی هەیە. شەڕ و تێکەڵچوون و کوشتاری خەڵکی بێتاوان لە هەردوو لاوە. ئاکامی سیاسەتەکانی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیلە. دەوڵەتی ئیسرائیل بڕیارنامەکانی ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتووەکان پشتگوێ دەخات تەنانەت مل نادات بەو تەرح و پلانە ئاشتیانەش کە لەلایەن دۆست و هاوپەیمانەکانیەوە پێشنیار دەکرێن. با شارۆچکە سازی نایاسایی و نیشتەجێکردنی یەهودیە بناژۆخۆزەکان لەو شارۆچکانە سیاسەتی داگیرکردنی سەرزەمینی فلستینیەکان بەرەو پێش دەبات و ئەو فلستینیانەی لە ئیسرائیل دەژین بە هاوڵاتی پلە دوو دادنێت. هەرێستا زیاتر لە 6,400,000 فلستینی ئاوارەن و لە 58 کەمپی فەرمیدا دەژین کە بریتین لە 10 کەمپ لە ئوردۆن، 9 کەمپ لە سووریا، 12 کەمپ لە لوبنان، 19 کەمپ لە کەرتی ڕۆژاوا و 8 کەمپ لە غەزە. پشتگوێخستنی دۆخی ئاوارەکان و داگیرکردنی بەردەوامی سەرزەمینە فلستینیەکان لە ژێر ناوی شارۆچکە سازیدا وەتە هۆی ئەوەی نەتەوەیەک لە مافی ژیانی بێبەش بکرێت. دەوڵەتی ئیسرائیل بە خراپ بەکارهێنانی سیاسەتە کۆنەپەرستانە و دژە یەهودیەکانی کۆماری ئیسلامی و سیاسەتی کۆنەپەرستانەی گروپە بناژۆخوازە ئیسلامیەکان لە غەزە هەر چەشنەخەبات و تێکۆشانێکی خەڵکی فلستین لە غەزە کەرتی ڕۆژاوا و قودس بە کردەوەی تەرۆریستی و بە فەرمانی کۆماری ئیسلامی دادنێت و بە توندی ڕوبەڕووی خەڵکی فلستین دەبێتەوە. دەستگیرکردنی بە کۆمەڵ، تیرۆرکردنی لاوانی فلستینی، هەلومەرجێکی گەلێک سەخت و دژواری سەپێنراو بەسەر زیندانیانی سیاسی فلستینی، ڕێگریکردن لە مافی کارکردنی خەڵکی فلستین، کۆنتڕۆڵکردنی سەفەر و هاتوچۆکردنیان و داگیرکردنی ماڵ و حاڵیان لە زمرەی سیاسەتی بەردەوام و هەمیشەیی دەوڵەتی ئیسرائیل بووە. ڕەوت و ڕێکخراوە بناژۆخوازەکانی فلستین لە بری هەوڵدان بۆ یەکگرتووکردنی خەڵک بە مەبەستی دروستکردنی گوشاری سیاسی بۆ سەر ئیسرائیل و دەوڵەتە عەرەبی و موسڵمانەکان و وڵاتانی جیهان هێندێک جار پەنا دەبەنە بەر کردەوەی نظامی و لە دژی هاوڵاتیانی مەدەنی. بێگومان ئەم کردەوە نظامیانەی ئەوان هیچ کۆمەکێک بە دۆزی فلستین ناکات. یاریکردنی ئەم ڕەوتانە بە ئارمانی فلستین و لە پێناو ئامانجە ئیدیۆلۆژیەکانی خۆیان بە هاو ئاراستەبوونیان لەگەڵ سیاسەتە ناوچەیەکانی وڵاتانی پشتیوان دەتوانێت بیانووی پێویست بداتە دەست ئیسرائیل بۆ ئەوەی بە ئاراستەی سڕینەوەی پرسی فلستین و چاوپۆشیکردن لە مافی ژیانی نەتەوەیەک و داگیرکردنی تەواوی خاکەکەیان لە بەرچاوی بێباکانەی جیهان هەنگاو بنێت. لە ئەوە دۆخێکدا شکستی سەرشۆڕانەی دەوڵەتی بناژۆخوازی ئیسرائیل و بەوتەی بەنیامین نەتانیاهۆ دەوڵەتی یەهود و غافڵگیربوونە سەرسوورهێنەرەکەیان ئەوانی گەلێک تووڕە کردووە. دەوڵەتی ئیسرائیل بۆ قەرەبووکردنەوەی ئەم شکستە سەرشۆڕانەیە و بە بیانووی کردەوەی گروپە چەکدارەکانی حەماس وێرانکردنی تەواوەتی غەزەی خستۆتە دەستوری کاری خۆیەوە و بە ئاشکراش ڕای دەگەێنێت. وەزیری جەنگی ئیسرائیل لە سێەم ڕۆژی هێرشەکاندا دەڵێت فەرمانمان داوە گەماڕۆی تەواو بخرێتە سەر ناوچەی غەزە، نە کارەبان، نە خۆراک، نە سوتەمەنی. بردومانی وەحشیانەی کەرتی غەزە کە تەنیا لە ماوەی 2 ڕۆژدا زیاتر لە هەزاران تۆن بۆمب بەسەر دانیشتوانی ناوچەکەدا ڕژا بەیانگەری وەحشیگەریەکی ڕەهایە لە بەرچاوی بێباکی جیهاندا. لە جی ئەم وەحشیگەریە چاوەڕوان نەکراوە و هەروەها ئەو هەلومەرجە نامرۆڤانەی کە لە کەرتی غەزە بەسەر خەڵکی فلستیندا سەپێنراوە پێویستە دەنگی ناڕەزایەتی بەرز بکرێتەوە. ئاشکرایە کە خەبات و تێکۆشانی خەڵکی وڵاتەکانی ناوچەکە بۆ ئازادی و بەرابەری و دموکراسی دەتوانێت ڕۆڵێکی زۆر بەرچاوی لە بەهێزتربوونی ئەو هێزانە لەم سەرزەمینەدا هەبێت.
سەرکەوتنی کۆمەڵانی خەڵکی ئێران لە شۆڕشی شکۆداری ژن ژیان ئازادی بە دروشمە پێشکەوتن خواز و داخوازیە ئینسانیەکانی دەتوانێت کاریگەریەکی بربڵاوی لەسەر خەباتی مەدەنی خەڵکی فلستین و زەحمەتکێشانی ئیسرائیل هەبێت. ئەوەی کە حەماس ئەم قۆناغل لە شەڕ و تێکەڵچوونەکانی دەست پێ کردووە، ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕیاکارانە بەردی دفاع لە مافەکانی فلستین دەستنگی دەدات و پشتیوانی لە حەماس دەکات، هیچیان زەڕەیەک لە ڕەوابوونی خەبات و تێکۆشانی خەڵکی فلستین لە دژی دەوڵەتی جنایەتکار و مەسحەبی و ڕەگەزپەرستی ئیسرائیل کەم ناکاتەوە. وردمانی بێبەزەیانە و وێرانکەری دەوڵەتی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزا کە زیانێکی گیانی زۆری خەڵکی سەفیل و دانیشتوانی ئاسایی غەزە و لەوانە منداڵانی لێکەوتوێتەوە و تا دێت زیاتر پەرەدەستێنێ دەبێت دەستبەجێ ڕابگیرێت. پێویستە خەڵکی فلستین ببنە خاوەن مافی دیاریکردنی چارەنووسی خۆیان. وەدی هاتنی ئەم مافە سەرەتاییە بۆ خەڵکی فلستین پێویستی بە پشتیوانی و هاودەنگی نێونەتەوەی هەیە.